چیرۆکی کەشتی و سەرنشینە شارەزا ترسنۆکەکە. سەعدی شیرازی چیرۆکێکمان بۆ دەگێڕێتەوە و دەڵێت جارێکیان پادشایەک لەناو کەشتیەکدا دەبێت. پیاوێکیش بەڕێکەوت لەگەڵ پادشادایە و یەکەم جاریەتی ببێتە سەرنشینی کەشتی. هەر بۆیە نەشارەزایە بە دۆخی جوڵەی کەشتی و لە تاو ترس و دڵەڕاوکی مردن و خنکان بەردەوام ئاوار و ناڵەیەتی. بەم شێوەیە تەواوی سەرنشینەکانی کەشتیەکە بێزار دەبن و لە ناویشیاندا پادشا بە تەواوەتی تووڕە دەبێت. بۆیە پادشا فەرمان دەکات کەسێک چارەی دەردی ئەم پیاوە بکات. چەند کەسێک دێن و هەوڵ دەدەن بە قسە و ڕوونکردنەوە ئارامی بکەنەوە، بەڵام کابرا هەروەک خۆی لە هاوار و ناڵە بەردەوام دەبێت. لە ناکەو پیاوێکی حەکیم دێت و بە پادشا دەڵێت قوربان دەستکراوەم بکە تا گرفتەکە چارەسەر بکەم. پادشاش کە بێزاری تەنگی پێ هەڵچنیوە ڕێی پێدەدا و دەڵێت بڕۆ چی ئەکەیت بیکە. حەکیمەکە یەکسەر پەلی کابرای ترسا و دەگرێ و هەڵی دەداتە ناو دەریاوە. ئەموان بەو دیمەنە شۆک دەبن. پاژەندێک پەلە قاژە و هاتوو هاواری کابرا لە ناو دەریادا حەکیمەکە بە دوو گەنج دەڵێت دەری بهێننەوە. کاتێک پیاوەکە دێتەوە سەر کەشتیەکە بە گیانی لەرزی و خوساوەوە بە کزۆڵی لە سوچێکدا دادەنیشێ و بە تەواوەتی بێدەنگ دەبێت. پادشا لە حەکیم دەپرسێت چۆن ئەمەت کرد؟ حەکیمەکەش دەڵێت قوربان ئەو هێندە بیری لە خنکان لەناو ئەودا کردبوویەوە بە تەواوەتی ئارامی و ژیانی لەسەر کەشتیەکەی لەدەستدا بوو بە جۆرێک کە هەردوو دۆخەکەی تێکەڵ کردبوو و بۆی جیانە دەکرایەوە. بەڵام کاتێک خستمە ناو ئاوەکەوە بە تەواوەتی بۆی دەرکەوت سەر کەشتیەکە شوێنە سەلامەتەکەیە و جیاوازیەکەی بۆ دەرکەوت. ئەم چیرۆکەی سەعدی شیرازی پێمان دەڵێت کەشتیەکە ئەم جیهانەیە و هەریەک لە ئێمە سەرنشینێکی نەشارەزای سەر ئەم کەشتیین. دەریا و شەپۆلەکانیش ئەو بەشەی ژیانن کە ڕوویان نەداوە و لێمانەوە دیار نین. بەڵام ئێمە لەبەر نەشارەزاییمان ناتوانین چێژ لە ژیانی ئێستا ببینین یاخود ڕەوتی ئاسایی بدەینێ، بەڵکو بەردەوام بیرمان لای نەهاتووەکانە و ترسمان هەیە سەلامەتی ئێستامان لەدەست بدەین. بۆیە خودی ئەم ترسە ڕاستەوخۆ دەتخاتە ناو ئەو مەترسیەوە کە چاوەڕێی دەکەیت. پێویستە ئەم چیرۆکە یارمەتیمان بدات لە سەرنشینێکی نەشارەزاوە ببینە کەسێکی شارەزا و خۆمان و ژیان و دۆخەکانی ئێستا بە ئاسانی ببینین و بناسین و چێژیان لێ ببینین.